مەغریب و ئێران. أمره افتتاحي يكمين روجي فستيفال نضول شان الشقامة لكركوك أو يكايبين أما مراسم يكا بودس بيكردن بأوبرايكي گشتی بەرەو سنتەرەکە سنتەری ڕۆشنبیری کەرکووک کە پێنج نمایشمانتەنا لەسەرم شەقامایە ئێستام شەقامە هەمووی داخرێ بە چالاکی. هەوارخانەم کاتت باش ئەبێ باسی گەرموگوڕی خەڵک لە فیستیڤالدا بکەیت و ئامادەکاری بۆ ئەم فیستیڤالە حوتمی فیستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک چۆن کرا؟ دیارە ئەمڕۆ جژنێکی هونەریە لە شاری کەرکووک فەستیڤالێکە کە ئێمە بە کەرنەڤالێک لە قەڵای کەرکووکەوە دەستمان پێ کردووە بە پێ بە هاپۆڕەیەکی هونەری بەرەو سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێکەوێت. ئەمەی لەبینن جۆش فرۆشی هونەرمەندان چێن توێژە جیاوازەکانە بۆ پێشوازیکردن لە قوڵی حوتمێک فستیڤاڵی شانۆی کەرکووک کە ئەمە هەم دڵخۆشی خۆمان وەکو لێژنەی باڵای فستیڤاڵی لێکەوتووە ئەم کەرکووکیش کە زۆر دەبێت کە پێویستی دوێنی ئەم جۆرە هونەرانەیە. ئێمە هونەری شانۆی هۆڵمان زۆرە بەڵام ئەم میوانە خۆشەویستانش لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەوارەمەوێ ئەو کاکەی وەرگرم سڵاو لێبێ ئەزانم زۆر ماندووی هەستت چۆنە لەگەڵ ئەو ماندوویە بەڵام زەردەخانە لەسەر لێوتە. ئەمە عشقە ئەسڵ یان خەسە ناوێ ماندوو نابێت چۆن دەمە لە عشق خەریکەم کارە بۆ بەخاتر دەشوارەی کەرکووک و کاکنژاد دەستە خۆش بێ زۆر سپاس. بەڵێ هاوکاران دەچمە لای ئەم کاتێش کە دەزانم بە دیار ئەم بووکەڵە بەرزەوە زۆر هیلاک بووە. ئەزیزم باسی هەستی خۆتم بۆ بکە لەگەڵ ئەوەی کە هیلاک بوویتە و ماندوو بوویتە بەڵام زەردەخانە لەسەر لێوەکان نابووی. سلام عەلەیکم دەستخۆشی هەموو لایەکەکەم ماندوو نیم بەس فستیڤاڵە و شانۆیە و هەموو یادگاریی دەڕۆینەوە هەمووی فقط خاترمان بۆ دەمێنێتەوە. دەستە خۆش بێ. بەڵێ عزیزان بەردەوامین لەگەڵتان لە فستیڤاڵی شانۆی شەقام با پێکەوە بینەری ئەم نمایش و ئەم دیمەنە جوانانە بین. کاکە سڵاوتان لێبێ. سلام کاکە بە قوربان. باشن من ناو ماوەرم لە تەلەڤیزۆنی کەرکووکەوە ئەمڕۆ سەبارەت بە فستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک قساکەین. ئەمەوێ ئەوە بزانم ئێوە لەکوێوە هاتوون و بە چەند نمایش بەشدارە بن لەم فستیڤاڵەدا و هەڵسەنگاندنتان بۆ ئەم نمایشە چۆن دەبێ و چی ترتان هەیە بۆ کەرکووک؟ سلام هەست لە خزمەتدانە. ئەمە من دوم دەورەیە تەکە هدایەتیە مامۆستا هدایەتی لەم شانوە شرکەتەکەی. وەڵا شانوەکەی تاخوا هەستکا جوانە زەحمەت فرە لە پایاکیش گاوە هەمیشە پڕبار بووە. ئیشەڵڵا کە مثاڵیش هەر پڕبارەوەی و بە قەشەنگی تەمامەوەی. ئێمە بەکاری خشخش هاتم بەڵێ لە شاری قوڵوە لە سنەوە هاتی. خێر هاتن. خێبین. ئەمە یەکێکە لەو بەشداروانەی کە لە شانۆکەیە ئەمەوێ بچمە لای خۆی باسی شانۆکەتم بۆ بکە و شانۆکەت ئاماژە لەسەر چی دەکات؟ بازیگەری ئەسلی. باش. شانۆکەی ئێمە ڕاجب بە تەمیسی محیطە زیستە کە ئێمەشی هەمیشە تەمیز و پاکیزە نگەهی بدین هەڵی بگرین. ولی خب شتێک تر کە هاناویە من بەرداشت خۆمە لەو نەمایشە یەک ساحنەیەکمانەیە کە کووتێک هابارێکی لە بازیگەرەکان کەسیفە ئەتین وە جاڕوو ئەو کووتە تەمیزەکەن مەغز ئەو پیاویشە تەمیزەکەن کی بووچە ئشقاڵە ڕژنێ دوای ئەوە کۆ جاڕۆگە مەغزی تەمیز ئەوەیە دی ئشقاڵ ناڕژنێ وە نەزار من زهنێ کەسیفە بازی لە ئینسانەکان خەرکی پاکەکەی لەنەوە. ئەم جلە جوانت لە ڕۆژی فستیڤاڵە تۆ چۆن حەزت کرد کە لە یەکەم ڕۆژە بەم جلەوە دەربکەوی؟ چون من کوردم. حوتەمیت فستیڤاڵی کەرکووک چیت هەیە و چۆن ئەم فستیڤاڵە هەڵە سەنگێنی بە کورتی باسی ئینەکەی خۆشتان؟ دەستخۆشیم بۆ ڕێکخەرانی ئەم فستیڤاڵە دیارە هەمیشە وتومە جوڵەی هونەری لە هەر شوێنە هەبێ مانەی زیندوێتی ئەو شوێنەیە بەتایبەت شانۆ کە ئەمە خۆلی حوتەمی فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی شەقامە لە کەرکووک دەستخۆشی زۆرم بۆیان هەیە. جێگەی خۆشحاڵەکە ئێمەش وەکو تیپی شانۆی بینەوەڕۆن ئەم ساڵ بەشدارین بە شانۆی فرێدرا و تەمەنا ئەەکەم کۆمەڵە کاری جوان ببین و دڵنیاشم بێ گەشتبینم بۆ کە کۆمەڵە کاری جوانە بین لەم فستیڤاڵەیە و ئەمەژە بێتە شتێکی تر بۆ سەر خەرمانی هونەری کوردی لە شاری کەرکووکی ئازیز دووبارە دەستان.
وەکو ئامادەکاری فیستیڤاڵەکە چۆن هەڵی دەسەنگێنی ئەو کۆنتاکت و پەیوەندی کە دروست کراوە لە بینی ئەندامانی فیستیڤاڵەکە و ئەو گروپانی کە بەشداریان کردووە. من تەنیا دەستخۆشیمەیە بۆ چکە ئێمە لە بارودۆخێکین خەڵک تەنیا هەوڵی ژیانەدا ئەمان هەوڵی جوڵەیەکی ئەوە گەورەی بولەری ئەدەن ئەمە جێگەی دەستخۆشیە و دڵنیاشم کارەکان زۆر بە باشی بەڕێوەچێەوە لە هەڵبژاردننی کارەکانی شا دڵنیام دادوەرانە هەڵیانژاردووە دوجاری ژە و کارانی کە خەڵات دەبن یا خەڵات نابن هەمویان بەیەکەوە براون دەستخۆشی بەیانیبارە دەستە خۆش بێ کاربێت کەمال سپاس بۆ ئامادەبوون سەمان بۆ بکەن چۆن هەڵێ سەنگێنن و چۆن لە کەرکووکە خولێکی ئاوا پێویستە بەردەوام بێ جگە لە شانۆ بابەتی تریش بابەتە هونەریەکانی مەمە بەسمانە لە کەرکووکە بەردەوام بێ و ئەم فیستیڤاڵەش گرنگی چییە لە ئێستادا لەبەرەوەی پێم وابێ حەوت وڵات بەشداریان کردووە لەگەڵەوەیە زیاتر لە 24 نمایش هەیە لە کەرکووک و لە شوێنە جیاوازەکاندا نمایشەکرێت. زۆر خۆشحاڵم کە ئەم فرسەتە دروست بۆ لە ئێستا و لەم دۆخەیە کە هەم هەرێمی کوردستان لە ڕۆی ڕەوشی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەوە بە دۆخێکی ناچێگیرا تێپەڕێبوویە چالاکی فەرهەنگی لەم جۆرە بەتایبەتیش بوونی فیستیڤاڵ بۆ خەڵک نەک بۆ تەنیا بۆ هونەرمەندان و بۆ شانۆکاران هەستەکەم ضرورەتێکی ئێستایی مێژووی کۆمەڵایەتیە لەبەرەوەی کە لە پێکاتە و هەڵکەوتی شارێکی فەرهەنگی مێژووی وەکو کەرکووکە بوونی زیاد لە نەتەوەیەک پێویستی بە چالاشی هەوبەشەکە بتوانێت ئاشتەوایی کۆمەڵایەتی و هەروەها ئەم چالاشیانە ببنە خۆراشی دەرونی بۆ کەسانی کە لە ئێستاە هەم لە ڕووی لایفستایلەوە ژیانکردنەوە هەم لە ڕۆی چێژی هونەریەوە حەزیان لە بوونی ئەو فیستیڤاڵە فەرهەنگیانەیە کە چین و توێژەکان و زمان و ئاینزا و مەسەبەکان بەبێ جیاوازی کۆکاتەوە وی زەڕوریەتەکەی لە کۆکردنەوەی ئەم نەتەوە جیاوازانەیە لە ڕێگەی هونەرەوە. سڵاو ڕێزمێ بۆ ئەوە بینەرانی خۆشەویست زۆر خۆشحاڵم کە لەم فستیڤاڵە بەشداریم کردووە ئەمە دووەم جار من لەم فستیڤاڵە بەشداریەکەم لەلایەن بەڕێز دۆستی عزیزم بەڕێوەبەری فستیڤاڵ کاک نژاد بانگێشتنامەیان بۆ ئێمە نارکە لە بەشی پانێل و سمینار بەشداری بکەین. من ئەزمموی ئەوەمەیە کە ساڵی 2010 بە خۆشحاڵی و لەم فستیڤاڵە بەشدار بووم وەکو دیژنەی دادوەریوە لە سمینار پانێلێکمان پێشکەشکەین. من وازانم یەک لەو شتانەی کەم فستیڤاڵی بەردەوام کردووە پێشوازی خەڵکی کەرکووکە خەڵکێکی خۆشەویست و خوێنگەرمیە زۆر حەزیان لە هونەرە وێرە شاری سینی میسریە شانۆی سینی میسریەوە خەڵک بە شانۆوە مامۆستا پێما بێ دەستی پێی کرد با پێکەوە وردە وردە بچین و باسی بابەتی فیستیڤاڵیشم بۆ بکەیت. یەکێک لە جیاوازیەکانی ئەم فستیڤاڵەوەیە کە هونەرمەندان و کەسانێکی پسپۆڕنەوە فستیڤاڵە بەڕێوەبەن کە دوای ئەو دەورەی کە ئێماتین فستیڤاڵەکە پەرەی سندووە ئێستا بەشی مناڵانی هەیە بەشی زانکۆکانی پێ ئیزافە بووە هەروەها بەشی ڕەخنەیە و یەک خاڵی گرنگ ئەلان دوو دەستەی دوو بەشی لیژنەی هەیە سێ بەشن لیژنەی تحکیمە لیژنەی بەڵدیە و لیژنەی ڕەخنەگران و لیژنەی مناڵانە. فستیڤاڵە ئەگەر ئاوا بچێتە پێشەوە بە دڵنیاییەوە کە ئەمساڵ 7 وڵات بەشدارن ئەبێتە فستیڤاڵێکی ژیانی و ناوی کەرکووک لە عالەمە و لە جیهانە ئەناسێت بە شانۆ و بە فەرهەنگ و هونەرەوە. بەڵێ عزیزان ئەم هاوڕێیانەشمان پێم وابێ لە بەغدادەوە هاتوون ئەمێ بچمە لایەن و پێیان بڵێن کە لا كركوك أريد نحكي عن هذا المهرجان. والله هذا كرنفال جمالي تتلألأ به محافظة كركوك دائما وفي كل عام. واحنا حاليا متوجهين جايين من بغداد للمشاركة في هذا المهرجان الجميل الذي تشارك فيه عدة دول ومن ضمنها محافظات بغداد من جنوبه إلى شماله، وهذه مبادرة جميلة للارتقاء بالمستوى الفني والجماهيري على مستوى المحافظة وكذلك على مستوى الفن المتنوع. عندكم عرض بهذا المهرجان؟ موجود، نعم موجود. أكثر من عرض مسرحي من بغداد ومن الناصرية ومن السماوة ومن محافظة بابل وكذلك كربلاء.
اولا انا من بغداد، مخرج مسرحي علي عادل السعيدي. انا جاي للمهرجان ضيف في هذا المهرجان. طبعا نبارك اولا للعراق وكردستان وكركوك على هذا الكرنفال الجميل. والله فرحانين، والله فرحانين. عندنا هيك مواهب وهيك احتفال. شكرا للمدير المهرجان نجاد على هاي التغطية، على هذا الشيء الكرنفال الجميل اللي احنا ما نشوفه. طبعا نشوفه بغير دول يعني، وفرحانين ان شفناه ببغداد. والله يعني كلش فرحانين، الحمد لله وشكر. وان شاء الله العروض تكون اقوى ويكون مهرجان اقوى. واتمنى من كل المسؤولين في كركوك يدعموا هذا المهرجان، هذا الكرنفال الجميل اللي هو حيا كركوك في جولاته وفي مشيته وفي كل الاشياء. يعني كرنفال عظيم والله عظيم، حرام ما يدعم كمن وزاره الثقافه كمن المسؤولين. هذا المهرجان يوعي الناس، يوصل رساله للناس. هو مسرح الشارع، يعني كل الناس اللي بالشارع اللي حتى ما يعرفوا المسرح راح يشوف هذا المسرح ويتوعى ويتعلم، واللي يعجبه يشتغل مسرح راح يشتغل. اتمنى لهم الموفق. لا حوتمي فيستيفالي شانو شقام لكركوك كاغيفان هاتو كاغيفانم كاتباش سلاو لبرزت هەستت چییە لەم فستیڤاڵەدا تۆش لەگەڵم جمهورە و ئەم هیوادارانەی شانۆی شەقام لە کەرکووک بەڕێگا دەڕۆینەوە بۆ ئەو هۆڵانەی کە دەست پێشکردەکەی دەکرێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەلبەتە ئەم شوێنانە بەبوونی ئێوە جوانە کە سەوتی ئێمە و داواکاری ئێمە بگێنن. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم، بەڕاستی سەرم بەرز بۆ لە شاری کەرکووک سەرەڕای ئەو هەموو مەینەتی و ناخۆشی و ناڕەحەتی بەسەر ئەم شارە خۆڕاگرا هاتووە. ئێستش ئاستی ڕۆشنبیری و ئاستی هونەر و ئاستی سەخافەتی ئەو خەڵکە ئەوە خۆی شایەتی حاڵە. هیوادارم هەموو ساڵێک ئەم بۆنەی لەم شارەیە بکرێتەوە. ئێمەی هونەرمەند بە هەمومان دەستخینە ناو دەستی ئەکتەرەکان هونەرمەندەکانی شاری کەرکووک تا خزمەت بەو شارە بکەینین. هەمومان یادگاری خۆشمانێ لە بناڵی لەگەڵ بەڕێستا. هەستت چییە کە ئێستا ئەم هەموو دێ لەگەڵ تا ڕسمەگرێت لە فستیڤاڵێکی ئاوهاییە؟ ئەوە بەروبوومی ئەوەی کە خەڵکەی بینی لەگەڵمەوە کەن سوپاسیان دەکەم. هەمیشە من خۆم بە خزمەکاریان نەزانم. ئەوە بەروبوومی 30 ساڵ لەمەوە پێشما کە من هەمیشە ئەم شارەم لەبیر نەچووە. هەمیشە من ئەگەر بە سیدیەک بێت نردوێتم بەو شار و خزمەتی و شارم کردووە. بڵێ لە حوتەمین فستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک لەگەڵتانە ئێستا دەچینە لای ئامۆستا سەربەست کە زۆربەمان یادگاریمان لەگەڵی هەیە لەگەڵ مەشهەدە جوانەکانی ڕەشەی پۆلیسە. مامۆستا بەخێر بێ، زۆر سپاس. ئەمێ باسی ئەم مەشهەدەی ئێستامان بۆ بکەی، ئەم نمایشەی ئێستا کە لە وڵاتی کوردستانی ڕۆژهەڵاتەوە ئامادە کرابوو و بۆ چوونت چی بوو لەسەر ئەو هەموو ئازار و مەینەتیەی کە بەسەر بەعام جیهاندا دێەوە بە تایبەتیش لە ئێستایە فەڵەستین؟ زۆر سپاس. دیارە جیهان بەگشتی لە ئازارێکی قورسا ناڵێنێ لە هەر وڵاتێ لە هەر شوێنێکە مرۆڤایەتی کەوتێکدا مەترسێکی زۆر گەورە بەڕاستی. هونەرێکی لەو دەرگا ڕاستەقینانەیە کە بتوانێەوە ئازار و کێشانە بەڕاستی بە خەڵک بڵێ و ئەو هەموو بەدبەختیە نمایش بکات. بۆیە لێرە هەڵبەتە شانۆی شەقامێکی لەو شانوانەیە کە زیاتر لەگەڵ بینەرەکەیە تێکەڵە بێت، زیاتر بینەرەکە لەگەڵەوە تێکەڵە بێت. ئەو ڕووداوانەی کە بە ڕۆژ یا بە سەعات ڕووەدا شانۆی شەقام دەتوانێت نمایشکا بۆ خەڵکەکە بۆی بە زووترین کات و لە کەمترین کاتە بەرهەمەکەی بە بینەرەکەی بگەێنێ. بۆیە ئەم کارانە ڕاستیدا شانۆی شەقام بۆی پەیامی گەورەی هەیە لەبەرەوە ڕاستەوخۆ لەگەڵ بینەرەکە تەفاعولەکە و لەگەڵ بینەرەکەیە کۆ بێتەوە. جارێتر بەخێر بێتەوە. مامۆستا سەربەستەمەوەی ئەو بزانم لە شاری کفریەوە هیچ نمایشێکتان ئامادەیە بۆ ئەم فستیڤاڵە؟ ئێمە یەکێ لە ئێستا 4 گروپمان دەڕاهێنانایە. دوو لە گروپانە بۆ ئامادەکراون لە دەربەنیخان نمایشەکەنەوەی شانۆی شەقامیانەیە. لێرەش گروپێکمان ئامادەیە شانۆی شەقام ڕۆژی سێم ئینشەڵڵا نمایشەکە. هیوادارم بەدڵی بینەرەکان بێ زیاتر لەوە کە ئێمەمانەوەی هونەرمەندەکانمان لە ناو دەرەوەی وڵات. هونەرێکە کارێکی جیهانیە، هونەر بۆ خۆی کارێکی جیهانیە، کارێکی باش نمایش بکەن.
مەرحەبا مانوونە بن سەرەتا دەستخۆشیاڵێن بە تەواوی و هونەرمەندان و دۆستان و لایەنگران کە ئەتوانن فستیواڵی وا لە هەموو شوێنێکی دنیا و بەتایبەت لە کوردستانی عزیز بکەن. من بەر لەوەی سپاسی ئەو کەسانەی بکەم کە فستیواڵ ڕێخەم، سپاسی ئەو خەڵکەی یەکەم کە فستیواڵ وەشانۆ بە پێویستی و بە نیاز دەزانێت، وە سپاسی ئەو دەرهێنەر و ستافانە یەکەم کە ئەو نیازە ئەبینن بۆ خەڵکی و لەسەر ئەوانە ئیشەکە. بۆ خۆی ئەم ساڵ فستیواڵی حەوت ڕنگ و بۆی بەڕێوەچوون و بەشداری و تەنانەت هاوکاری بۆ هاتنی گروپەکان، من خۆم لە ئێرانەوە دێم، بۆ هاتنیان بۆ کەرکووک و بێکێشەبوون و ئەمانە خۆی گرنگیەکی تایبەتی بوو و جێگەی ڕێز و دەستخۆشانەی هەیە بە نژادی خۆشەویست وەکو سەرۆکی فستیواڵ و تەواوی ئەو دۆستانەی کە من ناویان نایە ناسم ناویان بێنم، سپاسیانەکەم کە توانیان ئیمساڵ هەم بە گڕوتینێکی باشترە و هەم بە نەزمێکی باشترە و هەم نەزیک لە فستیواڵە باشەکانی دنیاش ئیشی کردبێت. بەڵێ وایە ئەم ئیشە بە ئیشتراکی ئێران و عێراق کردمان، ئێمە و گروپەکەی هەوار لە بەشی کێبەرکێوشت بەشدار نەبووین، هەروتمان خاڵخەینە سەر ئەو مرۆڤەی، ئەمەش مرۆڤی کورد و مرۆڤی هاوچەرخ بەداخەوە زۆرێک لە شتەکان و بە تایبەت بە زەعمی من لە کۆرۆنا بەولاوە مرۆڤ خۆی بۆ خۆی مرۆڤبوونی لە دەزەر چوایسە. من پەشیمانم لەوەی کە دێر پەیامێکم پێگەیشت لە ناو شانۆکەی خۆماوەیە. من شانۆوانە کاک ئیشەکەم ئەڵێن شانۆی شەقام، شانۆ بۆ خەڵکە و تۆ ئەڕۆیتە لای خەڵک و خەڵک لە شانۆ عاشێ خۆی ببینێ با قسە بکە. من تەئسیرم گرت لە کەسێک کە کامێرایەکی پێیە، مناڵی ئەنفالە، باوکی دۆزیوەتەوە لە هەڵبجەوە گوم بووە، ئێستا باوکی بە خاتری ئەوەی پارەی بگرێ ئەڵێن من وان بیستووە، ئەڵێ قەبری هەیە، حاشا لە مناڵەکەی خۆی کای من کام مرۆڤم بۆ 5,000 مناڵی غەزە بگریام، چۆنە بێ نەگریم؟ ئەی چۆن بۆ منداڵانی ئەنفال نەگریم؟ ئەم مرۆڤە بەرەو کوێ ڕوا؟ ئەم مرۆڤە بۆ کام هەڵدێرە ڕوا؟ مۆدێڕنیتە ئەوەندە هەیە کە ئەم مرۆڤە وا لێ بکە. ئیشەکە ئێمە لەسەر و ڕاستەقاکاندنەی مرۆڤە بەگشتی و بە تایبەت مرۆڤی لای خۆمان، چونکە ئێمە بە مرۆڤداری، ئینسانداری، خۆشەویستی بۆ مرۆڤ، خۆشەویستی بۆ ژینگە، خۆشەویستی تەنانەت بۆ ئاژەڵیش ناسراوین. لە تەواوی دنیا من شانۆم کردووە کە ئەڕۆم کە ئەڵی کوردم، کە لە دنیا ئەڵی کوردم ئەڵێن هەستەکەن وەکو مجەڕەداتی ئیلاهی سیرتەکەن، هەستەکەن مرۆڤێکی پاک ڕۆیشتووە. بۆچی ئێمە بەگوێدان بە سیاسەتی غەڵەتی دەوڵەتەکان، حیزبەکان، سەرمایەداری، کەسایەتیەکانی تر بێژی نا ئەو مرۆڤونەی خۆمان وەڵاوە مناڵی فەلەستینە بە من چی دەهەروایە نەکرد بۆیە مناڵی منی ژەنفالە بێ. بەیانی ئەگەر کورد و فەلەستین وەی یەک دەردی هەیە، ئەگەر بەیانی جارێکی تر بە مناڵی من وا بکەن چی؟ ئەی بۆ دنیا بێدەنگە، ئەی بۆ کەس هیچ ناڵێ. ئەوەی ئێمە گەرەکمانە مرۆڤ ڕابچڵەکێنین بڵێن ئەی تۆ مرۆڤی منداڵ خۆی بزوێنەرە، ئەڵێن ئەم هەموو منداڵە تۆ نابزوێنێ چیت بزوێنێ؟ ئەتەوێت چی بکەی؟ ئەتەوێ بڵێ چیم؟ پێتەڵێن ئەشرەفی مەخلوقات. ئەوە ئیشەی بە هاوڕێتی لەگەڵ کاکنژاد و گروپەکەی کرمان و هیوادارم جێگەی ڕزامەندی خەڵکان بوو بێت. ئێستاش دڵسۆز ڕسوڵمان لەگەڵدایە کە شانۆکار و هەروەها شێوەکاریشە. ئەمێ لەسەر ئەم نمایشەی ئێستا کە بینیتان ڕوونکردنەوە چییە و هەروەها چۆن بینیت کە ئێمە گەلێکین لەسەر زەویە هەمیشە بە ئازارەوە ئاژین، هەمیشە کەسێک هەیە ئازارمانەدا. دەستخۆشی سەرەتا دەستخۆشی بۆ ڕێخێرانی ئەم جۆرە فێستیڤاڵانە دیارە خۆی لە خۆیدا فێستیڤاڵی سەر شەقام ئەرکێکی زۆر قورسە، تا بڵێ قورسە، ئەرکی زۆری ئەوێ، هیلاکی زۆری ئەوێ و ئازاری میلەتێکیش ئەگەی بە چاوی بینەر یاخود با بڵێ بانتایەک لە بینی هەردووکیان دروستەکە، بانتایەکی فراوان ئەگرێتەوە، کۆنتاکتێک لە بینی بینەر و ئەو نمایشە دروستە بێت. دیارە مجێگی دڵخۆشیەکە بینین ساڵانێکە کە ئەم جۆرە شانۆیانە ئەکرێت بە تایبەتی لە شوێنێکی وەکو کەرکووکە. ئەمە زۆر زۆر گرنگە، هەتا هەموو بابەتە هونەریەکان کە پێویستە لەم شارە گرنگێکی زۆر زۆری پێ بدرێت. ئەوەی کەسی دڵخۆشیە ئەبینم کۆمەڵێک کەسانی باش تێدا کاری جوان و نمایش
نمایشی جوان ئەەکەن ئەلبەتە مەسەرەتایەکە هێشتا لە داهاتوشمەوە ئەوانەی ترکە بە بابەتەکانی تر ببینین یا خوشانوەکانی تر ببینین. زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمەوێ ئەوەش بزانم وەکو بەڕێزت هیچ لەگەڵ هیچ گروپێکی شانۆی ئەم ساڵ لە کەرکووک بەشدار بوویتە؟ نا بەداخەوە من ساڵانێکی زۆر لە بواری شانۆیە یعنی ساڵانێکی زووتر لە بواری شانۆیە کە لەسەر مەسرح خۆم بینەوە بەڵام ئێستا لەبەر بارودۆکەم بارودۆکیانێک بارودۆکی خۆمە بەداخەوە تۆزێ دوورکەوتومەوە لە شانۆیە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشە وەک باسیشم کرد ئەبینی چەند کاری باشتر و جوانتر نمایش شەکرێت. ئوستاد بەخێراتن حوتەمین فیستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک چۆن هەڵەسەنگێنن و ئەم نمایشەی کە ئێستا بینیمان لە لای تۆ چه هەستێکی داپێتان و ئەو ئازار و مەینەتیانی کە بەسەر کووردا هاتۆ جارێکی تر ئێمە بیرمان هاتۆ کە بتوانین دەرسی لێ وەربگرین؟ فستیڤاڵەکە بەگشتی جێگەی ومێدە ئەم وایە گرنگە بە تایبەتی بۆ شاری کەرکووک و مەسلەی سەرشەقامبوونیشی ئەوەی کە شانۆ بینەوە ناو خەڵک ئەوەشە گرنگێکی تریەیە. نمایشەکەش ڕاستیان پێم وایە هەنێک یا هەندێک تەکنیک وەکو مایکوم کە بەرەوشە دەبێ بۆ ئەم نەوعی جرانە دابنرێ لە بەرەوەی دەنگ وازەح نەبووە هەروانی دەوروبەر ڕەنگی جوان لێ بێت چییە بەڵام بەگشتی هەوڵەکە پێما بێ پشگیری بکرێت بە تایبەتی لەلایەن دڵسۆزە کوردەکان بۆ ئەوەی شەقامی کوردی لێرە و شارەکەش بە نەوعێکی تر لە ڕێگەی هونەرەوە بێتەوە جێگەی پرسیار پرسە نیشتیمانیەکانمان و پرسە گرنگانی کە زۆر جار ڕەنگە سیاسەت نەتوانێت حەلی بکات چارەسەری بکە شانۆ و دنیای هونەر دەتوانێت ئاسانترم کێشانە چارەسەر من دەستخۆشیان لێکم و هیوادارم بنیشە سەر لە فستیڤاڵی کەرکووک جێگای خۆشحاڵی جارێک دەخەبوونەوە بەداخەوە ساڵی چالاکێکم لێتە ناو میوان بەشدارم جێگەی خۆشحاڵی فستیڤالە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ بەرەو پێشەچێ لە ئێستا دەستپێکی فستیڤالە کار و چالاکیەکانمان دەبینەوە هەتا بزانین کە کارەکان تا کوێ گەیشتووە بەرەو کوێ ڕۆیشتووە بەڵام ئەوەی کە بینین ئەوەی کە ناوی گروپەکانە بینین ئەوەی کە ئامادەبووەکانە بینین پێشکەوتنێکی زۆری بەخۆوە بینەوە ئەمساڵ و هیوادارین نمایشەکان بەپێی ئەو ئامادە و بەپێی و ئامادەی کە بینەر هەیەی بۆ نمایشەکان لەو ئاستەیە بێەوە بتوانن بینەرەکان لە خۆیان ڕازی بکەن چونکە وەکو ئەی بینن قەرەباڵەخێکی زۆر لێرە هەیە و بینەر زۆر بەکام بزنێت فستیڤالەکە. حوتەمین فیستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک دەستی پێکرد وا بڕیارە 3 ڕۆژ لە کەرکووک بەردەوام بێ لە بەیانیەوە چاوەڕێی نمایشەکان بن لە شوێنە جیاوازەکانی شاری کەرکووک.